ئازیزانی نارتی سڵاوتان لێبێ. دەپرسین کورچی دەستکەوت لە پاشەکشەکردنی لە حکوومەت و پەرلەمانی عێراق. هەروەها دەپرسین دەبێت سەرکردایەتی کورد چۆن بە دوای چارەنووسی کەرکووکەوە بێت لە ئاڵۆزەکانی ئێستای عێراقدا. لەم بەرنامەیەدا ئەم پرسانە و چەند پرسێکی ناوخۆیی تاوچێ دەکەین بە میوانداری فواد حسێن سەرۆکی دیوانی سەرۆکایەتی هەرێمی کوردستان. کاک فواد زۆر سپاس بۆم دەرفەتە. سپاس بۆ ئێوە. کاک فواد بۆ دەست پێ دەکەم کورد لە بایکۆتکردنی ئەو ماوەی حکوومەت و پەرلەمانی عێراق چی دەستکەوت؟ جارێک کورد وشەی بایکۆتی بەکار نەهێنا، وشەی ئەوەی بەکارهێناوە کە وەزیرەکان هاتوونەتەوە بۆ ئەوەی بەڵام ئەمەدی دانیشتەکان بۆی مناقشە لەگەڵیان بکرێت چی بکەین، پلانی داهاتوو چی بێ و خطوەی داهاتوو چی بێ لە دوای ئەو ڕووداوانەی کە لە بەغدا بوو. تەبیعی کێشەی کورد لەگەڵ بەغدا بڕاستی لەوە دەستی پێ نەکرد کە مەسەلەی بووجە بڵین تەقانیەوە، بەڵام مەسەلەی بووجە شتێکی نیشاندا، شتێکی ئەوەی نیشاندا بۆ کورد نیگەران بوو کە بڕیارێک وەرەگرێ بەبێ کورد. مەسەلەی تەوافقی بەتایبەتی تەوافقی بڵێن حکوومەت و کورد یا عەرەب و کورد یا شیعە و کورد لەم حاڵەتە ئەوە کوردی نیگەران کرد. بۆ ئەوە هاتنەوە بۆ ئەوەی مناقشە بکرێ خطوەی داهاتوو چی بێ. و لە دوای ئەو ماوەی کە لەمێ بوون تقریبان هەموو هەفتەیەک سەرۆکی هەرێم کۆبوونەوەی هەبوو لەگەڵیان و مناقشەکرا خطوەی داهاتوو چی بێ، وەزعەکە چۆنە، بەرەو کێ بڕۆین کە ئەو وەختە حکوومەتی مالکی گەیشتە و قەنەعاتە کە ئەیانەوێت دانوسەندن بکەن لەگەڵ کورد. بڕیار دراوەفدێکی شاندێکی هەرێمی کوردستان بچێ بۆ بەغدا بە سەرۆکەتی سەرۆکوەزیران نێچیروان بەرزانی وەچوو و گەیشتنەوە ئیتیفاق. بەڵێ لە وەڵامەکەی خۆتە باسیوت کرد کە ئیتیفاق نەبوو، یعنی جۆرێک لە پەراوێزخستنی کورد هەبوو، هەست بەمە دەکرا، سەرکردایەتی کورد هەستی بەمە دەکرد لە بڕیارەکاندا کورد پەراوێز کراوە. کورد نیگەران بوو لەو مەسلەی کە لەمە دووە بە زۆرینە و کەمینە بڕیار وەربگرن لە پەرلەمان، چونکە ئەگەر مەسلەی ژمارە بێ کورد دایم ژمارەی کەمترە ئەگەر عەرەبەکان یەک ڕێز بن. بەڵام مەسلەی عێراق و پرۆسەی سیاسی لە عێراق لەسەر ئەساسی ئەوە دانەمەزراوە، بەتایبەتی ئەوەی پەیوەندیە لەگەڵ کورد. حتا دستورەکەیش وایە کە مەسلەیەک پەیوەندی هەبێ بە کوردەوە کوردستانەوە هەرێمی کوردستان پێویستە دەنگی هەرێمی کوردستان لەوێ بێ، ڕێنگی نوێنەرەکانی هەرێمی کوردستان لەوێ بێ، بڕیاری هەرێمی کوردستان بەشێک بێت لەو بڕیارە کە ئەو بڕیارە وەرگیرا لە پەرلەمانی عێراق بەبێ تەوافق لەگەڵ کورد وەک هیچ کوردێک لەوێ نەبوو، ینی نوێنەرەکانی کورد هێزە سیاسەکانی کورد لەوێ بەشدار نەبوون. ئەوە نیگەرانی دروست کرد، ڕاستی بڵێم ئەوە بوو ئەساسەکە. بەڵێ کاک فواد دوجار سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان چوونە بەغدا و باز لەوە کرا کە ڕێکەوتن نامەیەکی حەوت خاڵی ئیمزا کراوە، بەڵام هەندێک سەرچاوی نزیک لە مالکی باسییان لەوە کرد کە مالکی واژۆی لەسەر ئەو ڕێکەوتنە نەکردووە. باوەڕ ناکەم ئەو سەرچاوە یا ئاگدار بێ یا ڕاستی وتووە. ئەگەر سەرچاوەیەکە بێ ئەوەی معلومە ئەو ڕێکەوتن نامە ئیمزا کراوە لەلایەن نە یەک کەس، لەلایەن سێ کەس، لەلایەن طارق نەجم کە ئەندامی مەکتەبی سیاسی حزبی داوایە و پێشەوەیش مەسوولی مەکتەبی مالکی بوو و فالح فەیاض کە مستشاری ئەمنی قەومی عێراقە و مالکی خۆی، یعنی لەلایەن یەک کەسی جەوە ئیمزانەکە لەلایەن سێ کەس ئیمزا کراوە. ئەمجا نازەمە ئەو خەبەرە لەکوێواتەوە. بەڵێ باشە، بەڵام هەر لەو کاتەدا ینی لە سەروبەندی ئەو ئیمزاکردنی ئەو ڕێکەوتن نامەیەدا 14 ئەفسەری کورد دوور دەخرێنەوە لە سوپای عێراق. یعنی ئەمە بۆ خۆی جۆرێک لە متمانە بوون بەم ڕێکەوتن نامەیە لاواز ناکات. نەنا هەرەوە یەکێ لە خاڵەکان و کە باس کراوە ئیستەیش لە پەیوەندیەکان لەگەڵ بەغدا باسەکەین. تەبیعی ئەوان ئەڵێن پەیوەندی هەیە بە مەسائلی عسکەری و نازەم ئەوامریان تەنفیز نەکردووە یا ئەوامریان تەنفیز کردووە لە شوێنێکی تر لە وەختی کاتی خۆی نەبووە و نەقڵکردن ئاسانە. ئێمەش بە هەڵوێستێکی بینین لە دانوسەندنی لەسەر ئەو مەسەلە و نابێ بکرێ. بەڵێ قسێکی لەسەرەوەی کە مالکی لە ئێستادا ڕەنگە ینی ڕێکەوتن لەگەڵ کورد بکە، بەڵێن بە کورد بدات بۆ پێی لە ناوچە سونیەکان تەنگی پێ هەڵچەندراوە. خوێندنەوەی ئێوە بۆ ئەمە چیە بۆ ئەو لێکدانەوەی؟ من ناتوانم بە ناوی مالکی ئەو قسە بکەم، بەڵام واقعی عێراقەوەی ئێستا کێشەیەکی یا قەیرانێکی گەورە هەیە. هەموو وەختێ عێراق لە قەیران بووە، بەڵام قەیرانەکەی ئەمجارە بەڕاستی قەیرانێکی زۆر گەورەیە و بەشێک لەو قەیرانە پەیوەندی هەیە بەو ناوچە سونیەکان و ئەوان هەڵساون دژی سیاسەتی مالکی. ئەمجا مالکی ئەم ڕەفتارێک کرد لەسەر ئەساسی ئەوەی کە لەگەڵ ئێمە بێ و دژی ئەوان ئەوە نازەم نیەتی چێ، بەڵام یەک شت هەیە واقع بێ هیچ وەختێک کورد نابێتە بەشێک لە سیاسەتێک دژی بەشێکی تر، وەکو چۆن نەبووە بەشێک لە
بەڵام سیاسەتی بەکار سنەوە. نهێنراوە قەت بەکار نهێنراوە لایەنێک بەکاری نهێناوە دژی لایەنێکی تر کورد خۆی ناوێ بەشێت بەڵام بەکار نهێنراوە نایشتە لە واقعوانە هیچتە بەعکسەوە کورد پەیوەندی باشی هەیە لەگەڵ سونیەکان و لەگەڵ شیعەکانیش لەدایەڵەکە باشترین پەیوەندی هەیە یا بووە لەگەڵ سونیەکان لە مۆختەیە بەس ڕەنگە یانی و لەدانەوەی لەو و سونیەکانی شەوانەیە تێگەن و شەرح بۆیان کراوە و جەنابی سەرۆکوەزیران کە چووە بەغدا لەگەڵ ئەو نوێنەرانەی کە لە بەغدا بوون ئوسامە نوجەیشیبی جەماعەتەکەی هەمووی کۆبوونەوە کراوە لە پەیوەندی تەلەفۆن هەبووە و لەگەڵ هێزە سونیەکانی تریش هەمووی بۆیان شەرح کراوە هەمووەسا بڵێ ڕەنگە و لێکدانەوەی یانی لەو منتەڵەقەوە بێ کە کورد تەجروبێکی لەم جۆرەی هەیە لەگەڵ مالیکیدا پێشتر وەرەقە نۆزدە خاڵەکە هەبوو کە دواتر کورد گلەی هەبوو لەوەی کە خاڵەکانی ناو ئەو وەرەقە نۆزدە خاڵیە جێبەجێ ناکرێت یعنی ئەمە متمانە بوون بەم وەرەقە حەوت خاڵیەش لاواز ناکە ینی ئەم لێکدانەوەی لەوێ وەسەرچاوە دەگرێت حتما حەقیەتی ئەنەه زوو متمانە نەکە چونکە لە نەتیجە مەسەلە وەرەقە نییە مەسەلە ئەمزاج نییە لە نەتیجە مەسەلە عەمەلە یعنی ئەگەر کردەوە نەبێ قسە زۆرە و کورد تەوەقعی کردەوە کام جارە ئەگریش کردەوە نەبێ پرسیارەوەیە کورد چی زەرەدی کردووە لەم اتفاقە یعنی ئینسانیش ئەتوانێت دانیشێت تەقیمێک بکە بڵێ باشە چوونی کورد بۆ بەغا شاندی کورد بۆ بەغا کورد چی سوودی بوو بۆ کورد و چی زەرەدی هەبوو ئەوەی من ئەیبینم یەک ناحەی دەولی سیر بکەین هەموو دەوڵەتەکان ئەوانەی کە پەیوەندیان هەیە بە عێراقەوە وەزە عێراقەوە زۆر پێیان خۆش بوو ئێران بێت زۆر پێ خۆش بوو ئەمریکا هەر ئەعلانی کرد نەتەوە یەکگرتوەکان زۆر پێ خۆش بوو تورکەکان ئاگدار بوون وانیش هیچ هەڵوێستێکی نەگەتیڤیان نەبوو یعنی هەموو لایەک ئەو ناحەی نێونەتەوەی شیعەکە هێزە شیعەکانی تر مەجلیس بێ سەدر بێ هەمووی تێگەیشتن لە مەسەلەوە زۆر پێیان خۆش و سونیەکانیش هەمووی بۆیان شەرح کراوە و ئەوانیش هیچ وەختەی ئەترازیان نەبوو بەعکسەوە ئەیانە دەگر کورد لە بەغدا بێ ئەتوانێت بەرەنگاری لە ئێمەش بکات لە باسشت یعنی لە نەتیجە ئەگەر باسی پەیوەندیەکان بکەین نێوخۆ و دەرەوە کورد استفادە کرد لە مەسائلی عەمەلیش تۆ تەشەنج هەبێت لە حدود لە مەرزەکان بەتایبەتی لە مەرزی هەرێمی کوردستان تەبیعیەوە کێشە دروستەکە کێشەی ناوخۆ دروستەکە ئەویش وەزع ئارامە بوو یعنی تۆ وەزعی ئارام پەیوەندی نێوان بەغدا و هەرێمی کوردستان سوودی هەیە بۆ هەرێمی کوردستان ینی کورد زەرەدی نەکردووە ڕاستی بەڵێ لێرەوە پرسیارە بکەم ینی کاریگەری وڵاتانی ئیقلیمی لەم کۆبوونەوەی یان لەم پێکێنانی دوایی کورد و بەغدا چی بوو ئەزانی وڵاتانی ئەقلیمی ئاگدار بوون لەم کۆبوونەوە و پێش شاندەکە بڕوە ئەمە مناقشەیەکی دوور و درێژ بوو لەگەڵ زۆر کەس لەگەڵ ئەمریکیەکان لەگەڵ وڵاتانی ئەقلیمی هەتا قسە هەبوو کە نەچیروان بەرزانی سەردانی ئێرانی کردو لەگەڵ چەند کەسێکی باڵادەستی دەوڵەتی یاسا دانیشتون و قسەیان کردو ئێران ڕۆڵی گرنگی هەبوو لە نێوانگیری لەم بابەتەدا بەڕێز سەرۆکی وەزیران نێچیروان بەرزانی سەردانی ئێرانی کرد بەڵام لەوێ دانیشتنی نەبوو لەگەڵ دەوڵەتی یاسا دانیشتەکان هەمووی لەمێ کراوە دانیشتەکان لەمێ کراوە لە شوێنی تر کراوە لە دەرەوە دانیشتنمان هەبوو لە ئەوروپا بەڵام دانیشتنەکان لە بەغدا بوو بەڵام ئێران ئاگدار بوو ڕۆڵی نێوانگیری تورکیش ئاگدار بوو ئێران بە تایبەت ڕۆڵی نێوانگیری بینی لەم بابەتەدا پێیان خۆشە و سیاسەتی هەرێمی کوردستان ئەوەیە تۆ لە حاڵەتێکی وە کە حاڵەتی وەزیرەکانی کورد و پەرلەمانتارێنی کورد کە هاتنەوە ئێمە تەوزیحی سوورەتی سیاسەتی خۆمانەکەین بۆ دەوڵەتەکانی دراوسێش وەوە تەوزیح کرا کە بریار درا بڕۆنەوە تەوزیحی هەڵوێستی خۆتەکەی بۆ دەوڵەتەکانی دراوسێت چونکە لە نەتیجە وەزعی عێراق وای لێ هاتووە وەزع عێراق پەیوەندی هەیە بە دەوڵەتەکانی دراوسێ بە دنیای دەرەوە تۆ پێویستە وەکو کورد هەڵوێستی خۆت نیشان بدەیت وەکە نیشانی دەدەی پێویستە شەرحیشی بکەیت بۆ ئەم هەڵوێستە وەرگرتووە کە هەڵوێستی خۆکیشاندنەوە شەرح بۆیان کرا هەڵوێستی مفاوەزاتیش یا دانوسەندنیش بۆیان شەرح کراوە و ئەم پەیوەندی نێوان بەغدا و هەرێم سونعێکی کوردی بووە سونعی هیچ دەوڵەتێکی تر نەبووە قەراری کوردی بووە و سونعێکی کوردی بووە ئەو قسەی ڕاز نییەکەوەتە کە ئێران ڕۆڵی گرنگی هەبوو نێوانگیری کردووە دانوسەندن لەگەڵ دەستپێشخەری کردووە یعنی قسەیەکە بوو لەسەرەوەی کە ئێران دەستپێشخەری کردووە پێکێنانەوە بەڵام ئەمە ساڵێکە ئێمە لە دانوسەندنی لەگەڵ بەغدا
کەواتە بڕیارەکە هی ساڵێک کوردە و لە دانوستاندنی لەگەڵ بڕیارەکە بەغدا هی کوردە و هی کەسی بەڵام تر ئێستا نییە. کە بۆ ڕسمیە ئەو بەڵێ. شتێکی تر. بڵێ بڕێرە سەرۆکوەزیرانی حکوومەتی عراق سەردانی هەرێمی کوردستان بکە ئەم هەواڵە تا چەند ڕاستە؟ بەڵێ وای وتووە و بەنیازە بێت کە کۆبنەوەیەک لەمێ بکە کۆبنەوەی ئەنجومەنی وەزیرانی کاتێکی دیاری کراوە؟ وەڵی باوە ناکەم ئەم هەفتە بێت دوور نییە لە ماوەی دو-سێ هەفتەی تر بێت. بەڵام بە پێی زانێرەکانی نارتی تاوەکو ئێستا مالیکی هیچ بەڵێنێکی لەو جۆری نەداوە کە سەردانی ئەمجا دیارە زانیاری ئەنارتی ڕاستە هەنی ئەمە درۆیە ئەمجا ئێمە دەمانێت لە زمانی تۆوە بیزانین ڕەنگە تۆ باشتر ئەگەدار بی. ئێوایە دەمانێت ئەو زانیاریە بۆمان پێشڕاستیتەوە زانیاری ئەنارتی گەرەک لە سێ شوێن وەربگرین نەلێکشن کە ئەڵێن وەفدی مفاوز کە چووە وەفدی مفاوزی شێکەستنەوە چەند کەسێک لەوێ دانیشتونە باسێەوە کراوە دوای باس کراوە پەیوەندی هەیە ئێستا و ئەو بەڵێنی داوا کە بێت بەڵێن داوا کە دێت کۆبنەوەیەک لەمێ بکە کۆبنەوەی بەڵێ هەر قسەیەکە بوو لەسەرەوەی کە مالکی دەڵێت پێویست ناکە من بانکێش بکرێن بۆ هەولێر وەکو هەر شارێکی دیکەی عراق هەر کاتێک بمەوێت دەچن سەردانی دەکەم منیشواڵم کۆبنەوەی وەزیرانی ئێمەشواڵن هەولێر بەشێکە لە عێراق و چۆن سەرۆکوەزیران کۆبنەوەی کردووە لە بەسرە و لە شارەکانی تر لە مووسڵ توانێش کۆبنەوە کە لە هەولێر شتێکی عادیە ڕاست کەواتە تەوقیتێکی نەیاوە تاوەکو ئێستا تەوقیت ناوێنا بەتەسەوەری من دوای چەند هەفتەیەکە بێ ئێستا نابێ دوای چەند هەفتەیەک سەردانی هەرێمی کوردستانەکە زۆر باشە تەوەرێکی دیکە لە ئێستادا عراق ئالۆزی بەخۆ دەبینێ بە تایبەت شارە سونە نشینەکان کەرکووکی ژێکێکە لەو شارانە دەبێت کورد چۆن بە دوای چارەنووسی کەرکووکەوە بێ لە کاتێکدا دەوترێت ئەوەی لە کەرکووک ڕوودەدات پلانێکە بۆ لە دەستدانی یەکجارێکی کەرکووک لە دەستی کورد جارێک کەرکوو هەویەتی کەرکووک من نازم لە پرسیارەکەت وا تێگەیشتم هەویەتی کەرکووک هەویەتێکی ترە هەویەتی کەرکووک بە بیرڕای من ئێمە هەویەتێکی کوردستانیە لە ڕوانگەی دەستورەوە دیارە من قسەم کرد لە ڕوانگەی دەستورەوە تاوەکو ئێستەیەک لای نەبووەوە کەرکووک و ناوچە کێشە لە سەرەکان ئەو شوێنەیە کە تاوەکو ئێستا هەرێمی کوردستان و حکوومەتی ئیتیحادی بە ناوچە کێشە لە سەرەکان ناوی دەبەن لە بەروی تاوەکو ئێستەیەک لای نەبووەوە منش لەم منتەڵەقەوە دەڵێم مادەم هەرێم شەڕ دەکات لەسەرەوەی کەرکووک جارێکی تر مەبەستم ئەو ئالۆزیە بوو کە ناوچە سونەکانی گرتوتەوە دیارە لە زمنی ئەوەیە ئالۆزیەکان هاتوۆتە ناو کەرکووکەوە بە تایبەت حەویجە دیارە مەبەستی من ئەوە بوو یعنی دەوترێت کە ئەمە پلانێکە بۆ ئەوەی کورد بە یەکجارێکی کەرکووک لە دەست بدە دەبێت کورد چۆن ینی بە دڵنیایەوە وا باز دەکرێت کە یان پلانی لایەنە سونەکانە یان شیعەکانە یاخود عەرەبە بۆ ئەوەی کورد بە یەکجارێکی لە دەستی کورد بسێنێتەوە من وا نایبینم واقعێک هەیە کە کێشەیەکی گەورە هەیە نێوان سنە و حکوومەتی مالکی ئەوە واقعەکە و ئەو کێشەش خۆ لە ڕەمادیە ئەساسەن لە ڕەمادی دەسی پێ کرد ئەنبار لە تکریتە سەلاحەدین سامەڕا لە مووسڵە لە باششوێن لە دیالەیە کێشەکە گەورەیە و کێشەی سیاسی هەیە کێشەی کۆمەڵایەتی هەیە بێجگەوە مەساویش بۆتە ئایدۆلۆژیەکی سیاسی ئەمە واقع بەڵام کەرکووک طبعی کەرکووک بێجگە لەو کێشانەی کە پەیدا بوو لە حەویجە بالفعل پەیوەندی هەیە بەو مادەی 140ەوە من نابینم ئەوان ئەو یەکتری کوشتنەکە لەوێ لە حەویجە کراوە ئەو پلانە بێت کە کەرکووک لە دەستی کورد دەربکەن پەیوەندی هەیە بە نەزەرەی خۆیان بە دنیا و پلانەی لە حەویجە کرا خەتوەیەک بێ بۆ شوێنێتر سەربە لە شوێنێتر بێ نازانم بەڵام پەیوەندی نییە بە و پرسیارێکە دەنابێت کرد بەڵێ دەچینە سەردانی ئەم دوایی ئێوە بۆ وڵاتی ئەمریکا و ڕای ئەمریکا لەسەر سیاسەتی نەوتی هەرێمی کوردستان بەڵام وچانێکی کورد وەردەگرین و دواتر عزیزان یەنارتی وچانێک و بەردەوام دەبین